ئەو کەنیشتەی شاری فێرفاکس لە ڤیرجینیا دوای شوم بوو کە ڕێبەری ئاینی یەهودا گێڕامی لە سەردانی خۆی بۆ ئەمریکا بە مەبەستی دیتنی جوولەکەکان قسەی کرد تا سەبارەت بە دۆخی ئەوان لە کۆماری ئیسلامیدا ئاگاداریان بکاتەوە. بە جۆرەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەوری 9000 جوول لە ئێرانی هەن واتە لە نێو 85 میلیۆن خەڵکی ئەو وڵاتە کە 99 موسڵمانن. گێڕامی کوتی لەم ساڵانی دواییدا کۆمەڵی جوو هەندێک سەرکەوتنی هەبووە، یەک لەوان کارۆڵستانی ئێرانیان ڕازی کردو کە قوتابخانەی جۆکان شەمەدا بخرێت چۆن ڕۆژی پشودانی ئەوان واتە سەباتە. هەروەها ئێستا 6 چێشخانەی خۆمان لە تاران هەیە کە خواردەمەنیەکان بەپێی ئاینی جوولەکەی و ناوەندێکی ئاینیشمان لە تاران کردوەوە کە گەنجەکان ببن بە ڕێبەری ئاینی. بەڵام گێرامی کوتی جۆکان بەهۆی دابەزێنی زۆری نرخی پارە و لاوازی ئابووری لە ڕووی دارایی لە گوشاردا بوونا کە کارتێکردنی لەسەر ئێرانی هەیە. پرسیاری لێکرا ئەگەر دەسەڵاتداران ئێران لەگەڵ ئیسرائیل تووشی شەڕ بن کە بە گەنجی لەوێ خوێندوێتی، ئەو زۆر بە ئاگایەوە وەڵامی دایەوە. هەمیشە لە یادمانە کە خۆ تێکەڵی کاری سیاسی نەکەین. ئێمە جوولەکەین و تەنها دەمانەوێت تەورات فێر بین وەک ئەرکێکی ئاینی کردداری باش ئەنجام بدەین. بەڵام گەلێک جار هەڵەکەوێت کە لە ئێران بوون بە ڕێبەری جوولەکە کارێکی ئاسان نییە. هەندێک توێژێنەری ئێرانی ئەمریکایی باوەڕ دەکەن گەرامی لە ڕەخنەگرتن لە دەسەڵاتدارانی ئێراندا دوودڵە و دەترسێت وایان لێ بکات تۆڵە لە خۆیان یان هاوباوەڕانی بکەنەوە. ئاینی جوو یەک لە سێکەمینەی ئاینی لە دەستوری ئیسلامی ئێراندا کە ئازادن. دوو ئاینەکەی دیکە مەسیحیەت و زەرتەشتن. بەڵام یاسا ئێران لە جۆکان و کەمینەکانی بە فەرمی ناسراوی دیکە قەدەغە دەکات لە بەشی داد و ئاسایشدا خزمەت بکەن. هەروەها هەڕەشە لە جۆکان دەکەن کە سەردانی ئیسرائیل بکەن تووشی بەندیخانە دەبن. وڵاتێک کە ئێران بەردەوام کوێتی دەبێت لە ناو بچێت. ئێلی کۆهان دەڵێ ئەو هەڵوێستانە پەیوەندیان بەوە هەیە کە ئەمریکا پارەکە ئێرانی وەک هەرە وڵاتی پشتیوانی دژە جوەکان ناوزەت کردووە. نەک تەنیا سەبارەت بەو هەستەی ژینۆسایدە کە وەک خامنەئی دەڵێت ئیسرائیل لەناوبەرن، بەڵکو لەبەر ئەوەشە کە حاشا لە هەڵۆکاز دەکەن. سێم پشتیوانیکردن لە کاری تیرۆر لە بواری داراییان مەشق پێکردنی حەماس لە غەزە، حەزبوڵا لە لوبنان، جیهادی ئیسلامی فەڵەستینی و تەنانەت حوسیەکان لە یەمەن. بە جۆرەی زانیاری سەبارەت بە ئێران لە کاتی شۆڕشی ئیسلامی 1979 ژمارەی جۆکان لە ئێران 85,000 کەس بوون. زۆربیان لە ماوەی 10 ساڵی دوای شۆڕش لە چەند دەسەڵاتدارانی ئێران لە وڵات هەڵاتن، بەڵام هەزارانیش ماونەوە. زۆربەی موسڵمانەکانی ئێران ڕەفتاری باشیان لەگەڵەوان هەیە وەک ئەو ڕۆژنامە نووسە دەڵێن. لەلایەنی ئاینیەوە چاو لە هاوڵاتیانی خۆیان ناکەن، ڕێزیان لێدەگرن، لە بەرامبەریاندا لێبوردنیان هەیە، وەک دراوسێ هاوکار و دۆست ڕێزیان لێدەگرن. بەڵام ناوبراو دەژڵێت جۆکانی ئێران هێشتا لەژێر حکوومەتی ئیسلامی ئێراندا دەژین کە ڕەفتاری لەگەڵ ئەوان وەک هاوڵاتی پلە 2 پلە 3